Donald J. Trump is calling for, now listen, you got to listen to this. دۆناڵد جەی ترامپ لە بازرگانیەوە بۆ کاندیدی پۆستی سەرۆکایەتی ئەمریکا سەرڕای ئەوەی ترامپ هیچ ئەزموونێکی سیاسی نییە لە ئێستادا بە کاندیدی ژمارەیەکی پارتی کۆمارەکان دادەنرێت بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا لە مانگی 6 ساڵی ڕابردووەوە لەو ڕۆژەوەی ترامپ خۆی بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتی کاندید کرد مشتومڕێکی سیاسی گەورەی بردە ناو کەمپێنی هەڵبژاردنەکانەوە و لێ دوانە یەک لە دوایەکەکانی ئەوەندەی تر دەستگاکانی ڕاگەیاندنی ئەمریکا و جیهانی بە خۆیەوە سەرقاڵ کرد. ترامپ یەکەم ڕۆژی کەمپینەکەی بە هێرشکردنە سەر مەکسیکیەکان دەست پێ کرد و دواتر مسلمانانی کردە ئامانج و لە نوێترین لێدوانیشیدا هێرشی کردە سەر پاپای ڤاتیکان و بە پاپایەکی سیاسی ناوی برد. زۆرێک پێیان وا بوو کە ئەم لێدوانانەی ترامپ دەبنە هۆکاری کەمکردنەوەی دەنگەکانی بەڵام دەرکەوت بە هەڵەدا چوون چونکە لە هەڵبژاردنە ناوخۆیەکانی وڵاتەکەیدا لە کۆی 4 ویلایەت لە سیانیان سەرکەوتنی بەدەستهێناوە و دەیەوێت لە ویلایەتەکانی تریش دەنگی کۆماریەکان بۆ خۆی مسۆگەر بکات. بە بڕۆی من دۆناڵد ترامپ نابێتە کاندیدی کۆتایی کۆماریەکان چونکە ترامپ نەک ناتوانێت هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا بباتەوە بەڵکو کۆماریەکان بەهۆی ترامپەوە پێگەی خۆیان تەنانەت لە کۆنگرێسیش لەدەست ئەدەن. لە ئێستادا کۆماریەکان زۆرینەی کۆنگرێسی ئەمریکا پێک دەهێن و ئەندامە کۆماریەکانی کۆنگرێس نیگەرانی گەورەیان بەرامبەر بەرزبوونەوەی ئاسی دەنگەکانی ترامپ لێ نیشتووە و پێیان وایە بە یەکلایبوونەوەی ترامپ وەک کاندیدی کۆتایی کۆماریەکان ناتوانن هەڵبژاردنی سەرۆکایەتی ببەنەوە. ئەو نیگەرانیش لەوە سەرچاوی گرتووە کە دیموکراتەکان کاندیدێکی بەهێزیان بەرەو یەکلابوونەوە دەچێت کە هیلاری کلنتنە. ئەندامانی کۆنگرێسی کۆماریەکان ترسی ئەوەیان هەیە بە یەکلایبوونەوەی ترامپ نەک هەر هەڵبژاردنی سەرۆکایەتی لەدەست بدەن بەڵکو لە کۆنگرێسیشدا ببنەوە بە کەمینە. لەبەر ئەوە دەستیان کردووە بە دژایەتیکردنی ترامپ و پشتگیریکردن لە کاندیدەکانی دیکەی کۆماریەکان. بۆ کاندیدانی دیکەی کۆماریەکان پێشبڕکێکردن لەگەڵ دۆناڵد ترامپ بۆتە کارێکی قورس. جێب بوش نزیکەی 20 میلیۆن دلاری تەنها بۆ سەرکەوتن بەسەر ترامپ داخەرج کرد. سەرنجام هەوڵەکانی بە پاشەکشەی خۆی لە هەڵبژاردنەکان کۆتایی هات. تاکە کاندیدی کۆماریەکان کە توانیتی سەرکەوتن بەسەر ترامپدا بەدەست بهێنێت تێد کروزە ئەویش تەنها لە ویلایەتی ئایاوەدا. لە ئێستادا ئەندامانی کۆنگرێسی کۆماری چاوەڕوانی سێشەمەی داهاتوو دەکەن کە بە سوپەر چیوزدەی بەناوبانگ و لە 14 ویلایەتی دیکەدا هەڵبژاردن ئەنجام دەدرێت بە هیوای ئەوەن ترامپ شکست بهێنێت. من لە جیاتی خەڵکی ئەمریکا داوای لێبوردن لە خەڵکی جیهان ئەەکەم و پێتان ڕادەگەێنم کە بیر و باوەڕمان پێچەوانەی دۆناڵد ترامپ بوو جێگی شەرمەزاریە بۆ ئێمە کە کەسێکی لەو جۆرە و تەنانەت هەوڵی سەرۆکایەتی ئەمریکاش بدات. هەرێکە لە تێد کروز لە ویلایەتی تەکساس و مارکۆ ڕوبیۆ لە ویلایەتی فلۆریدا و جۆن کەیسیک لە ئۆهایۆ دیارترین کاندیدەکانی تری کۆماریەکانن. ئەندامە کۆماریەکانی کۆنگرێس چاوەڕوانی ئەوەیان لێ دەکەن هەر هیچ نەبێت لە ویلایەتەکانی خۆیاندا سەرکەوتن بەسەر ترامپدا بەدەست بهێنن بەڵام بەپێی و ڕاپرسیانی ئەنجام دراون ترامپ لەم ویلایەتانەشدا لە پێشەوەیە. چاودێران پێیان وایە ئەگەر ترامپ بتوانێت لەو ویلایەتانەشدا سەرکەوتن بەدەست بهێنێت ئیتر ئەستەمە ڕێگری لێ بکرێت و سەرنجام دەبێتە کاندیدی کۆتایی کۆماریەکان بەرامبەر کاندیدی دیموکراتەکان کە چاوەڕوان دەکرێت بۆ هیلاری کلنتن یەکلایی ببێتەوە. هەرچی دیموکراتەکانیشە تا ڕادەیەک خۆشحاڵن بە سەرکەوتنی ترامپ و پێیان وایە بە یەکلایبوونەوەی ترامپ بۆ کاندیدی کۆماریەکان گەرنتی ئەویان دەداتێت کە پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بەدەست بهێننەوە. هیلاری کلنتن کارکتەرێکی بەهێزی گۆڕەپانی سیاسی و هەڵبژاردنی سەرۆکایەتیە لە ئەمریکا. هەر ئەمەشە وای لە دامەزراوەی کۆماریەکان کردووە کە لە ئێستادا دەخت لەسەر کاندیدکردنی کۆماریشی بەهێز بۆ پێشڕوشیەکردن لە دژی هیلاری بکەنەوە. دۆناڵد ترامپ کاندیدی یەکەمی کۆماریەکانە و هەتاکو ئێستا دەنگی لەلایەن سێ ویلایەتی یەکەمەوە بۆ خۆی مسۆگەر کردووە. بەڵام دەبێت چاوەڕێی سوپەر چیوزدەی بکەین و بزانین ئایندەی سیاسی ترامپ دەکەوێتە کوێ ئەم هەڵبژاردنانەوە. هونەر ئەنوەر NRT Washington DC.